مەودای دووری چەکدارانی داعش لە قەزای مەخمور بە پێی جۆگرافیای ناوچەکە دەگۆڕێت و لە هەندێک شوێن چەکدارانی ئەو ڕێکخراوە کەمتر لە 20 کیلۆمەتر لەو شارۆچکەیەوە دوورن. بین ئەو دوو شاخە ئەوە سوڵتان عەبدوڵای ئەوە حمێدانە نقطە قوتە بەرزەکەی سەر بەرزەکە و هێنا حمێدانە ئەوە ترەوە داعشەوە سلسلەیە کامل. ڕۆژی هەشتی ئەم مانگە لەلایەن چەکدارانی داعشەوە چەند موشک ئاراستەی شارۆچکەی مەخمور کرا و یەکێک لەو موشکانە بەر ماڵەکەی ئیبراهیم محەممەد کەوت و لە ئاکامدا هەتاوی کچی گیانی لەدەستا. سعانونی بوو قلەکی هاوێش تەقیمە لەو ئاقارێدا لە بەعادی کە هیچ زەر و زیانێکی نەبوو. قلی دووەم بە ماری مەکرد خوشکێک مەبەکەت عمری 30 ساڵە ئەوانەش ئەو دژمنانە بەڕاستی هەڵیان ئەوەیە ئەو شارە چۆرکەین هەموو ئەویاندانێ ئەو ژن مندار و عایلێ بترسێن شارەکە چۆرکەن ژن و زەرامی اختیار و گەنج و جائر هەموو پێشمەرگەینە هەموو خوشمان بە پێشمەرگە دەزانین بەڕاستی خاش خوشمان چۆن ناکەن هەتا درۆبەخینێکمان لە قەلبی مابی زەری ماژ زۆر بۆ خانەکان هەموو ڕوخانەکەشی ئەوەی نییە کە عایلە بستۆ ناوخانەکەی. فەرماندەکانی پێشمەرگە ئاماژە بۆ دەکەن ئەو جۆرە موشەکە داعش لە شەڕەکانی خوار و عێراق دەستی کەوتووە و بە دروستکردنی سەکۆیەک بۆ موشەکەکان دەتوانرێت بۆ مەودای 18 کیلۆمەتر هەتا 20 کیلۆمەتر ئاراستە بکرێت. داعش ئێستا لە ساترەکانی سەنگەرەکانی پێشمەرگەیمە لە مەخمور نێزیشی 17 هەتا 18 کیلۆمەتر دوورە باژێری مەخموری لە مەسافەی 19 هەتا 20 کیلۆمەتر داعش توانای هەیە نەوع ساڕۆخ خندێک کەم نەوع ساڕۆخەکان باوێتە ناو باژێری مەخمور ئەویش لە نوعی ساڕۆخی گرادە و مەدفەعیەی گران پێدرێن مەدفەعیە نەوەسامی کە لە زێشی عێراقی لە بۆیان مایتەوە. لە ماوەی ڕابردوو لە سنووری مەخمور و لە سنووری کەرکووک داعش ئەو موشەکانەی ئاراستەی هێزەکانی پێشمەرگە کردووە بەڵام بەوتەی فەرماندەکانی پێشمەرگە بەبێ ئامانج بووە و تەنیا ئاراستەی ناوماڵی هاوڵاتیان کراوە. ئاڵاوشیار NRT قەزای مەخمور.